خاڵی گومبووی کۆمەڵگەی کوردەواری ئێمە پەروەردەی قورئانیە، بۆیە هەموو فکر و بیر و بۆچوونێک تێیدا ڕشت و نەش و نما ئەکات. ئەلامە ئیقباڵی لاهووری ئەفەرمێ مناڵ بووم هەموو بەیانیان قورئان مەخوێند، هەموو بەیانیەکیش باوکم ئەهات لێمێ پرسی ڕۆڵە ئەوە چیەکەی؟ منیشم کوت باوکە گیان قورئان ئەخوێنم. هەتا 2-3 ساڵ هەر ئاوا بوو. ئاخری ڕۆژێک بە باوکمت بابە گیان بۆچی هەموو ڕۆژێ لە منە پرسی چیەکەی و منیش هەر لە جواب تا ئەڵێم قورئان ئەخوێنم؟ ئەڵێ باوکم وتی ڕۆڵە ئاخر قورئان بۆیە لێت ئەپرسم ئەبێ وابی خوێنی کە ئەنەه ئێستا لەسەر تۆ نازڵ ئەبێ. ئەلامە ئیقباڵی لاهووری ئەفەرمێ سوبحان الله لەو ڕۆژەوە ئیحساسم کرد هەموو هەست و وجودم تەغیری کردووە لە خوێندنەوەی قورئانەکەیە کە ئەم خوێندەوە دڵ و دەروونم لەگەڵیا ئیحساسی ئەکرد ئەجوڵاوە. بۆیە خۆشەویستەکانم عولەما ئەفەرمون ئەگەر تۆ هەموو وجودی خۆت بدەی بە قورئان، قورئان بەعزێک لە خۆی ئەدا بە تۆ، بەڵام ئەگەر تۆ بەعزێک لە خۆت بدەی بە قورئان ئەو هیچ بە تۆ نادا. لەبەر ئەوە جا عەلامە ئیقباڵی لاهووری ئەم شیعرەی فەرمووە خۆی ئەفەرمێ نەقشی قورئان چۆن دەرین ئاولەم نشست، نقشهای پاپ و کاهن را شکست، فاش گویم آنچه در دل مضمر است، این کتابی نیست چیز دیگر است، چون به جان در رفت جان دیگر شود، جان که دیگر شد جهان دیگر شود، همچو حق پنهان و هم پیداست این، زنده و پاینده و گویاست این، اندرو تدبیرهای غرب و شرق، قدرت اندیشه پیدا کن چو برق. السلام علیکم.